بێ هەڵوێستی پارتیوی یەکێتی و چاوپۆشی حکوومەتی عێراق بەرامبەر بە دۆخی ئێستای کەرکووک و تعریبی گوندەکان و هەڵسو کەوتی پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک هاوڵاتیانی کوردی شارەکەی نیگەران و بێ ئومێد کردووە بۆیە پێیان وایە ئومێدێک نییە بۆ گۆڕانکاری دۆخەکە. شەقامی کوردی شەقامێکی بێ ئومێدە تەنها چاوەڕوانی فریاد ڕستێکی دیکە ئەکات بڕام بەوە نییە نە یەکێتی نە پارتی کە بتوانن دۆخی کەرکووک بیگەڕێنەوە ئاساییە کە کاتێک هەموو خەڵکی ئەم شارە بەبێ جیاوازی کە بتوانن ژیان بن لەسەر هەر شتێک مزایدە بکەن لە تەلەڤیزیۆنەکانەوە درۆکەن با بێن خەڵک ئەوەی لە دەروی کەرکووکە ژێ نازانێت چی لێرە ئاگوزارێ ئەوەی لێرەیە ئازانێتی دەگوزارێ لە کەرکووک بە لێشاو خەڵک تەعریبەکەن ئەوە تا هەڵیان کوتاوەتە سەر دیەکان چونکی عەرەب شۆڤینیە نابێ بڵێ عادل عەبدولمەهدی پیاوی چاکە و پشتی لێکەیتەوە دەبێت تۆ بە دوای مافی خەڵکەکەیە بگەڕێ فەرمەوەتە مدیری دایرەکان ئەم بە ڕێزانە ژێزان مامۆسان هەرچی مدیری دایرەکان هەیە کورد بۆ دەریانیان کردووە ئەمانە بە یاسا دانەمەزراون لەوێ ئەمانە فێڵیان لە کورد کردووە بە هەزارها تەعین هەیە لەسەر بودجەی هەرێم نەکراوەتە سەربەخا یعنی بەڕاستی ئەوەی عەرەبەی کا لە کورد سەردەم سەدامش لەمە خراپتر نەکراوە. کوردانی دانیشتووی کەرکووک پیان وایە دەسەڵاتی کوردی بێباکە لەوەی چی لە شارەکە دەگوزەرێ چاودێرێکی سیاسیش دەڵێت دەسەڵاتی کوردی هیچ پلانێکی نییە بۆ چاکردنی دۆخی شارەکە. ئێمەیە لە کۆماری قازی محەممەدی مهاباتەوە هەتا ئێستا هەر کردراون و فرۆشراوین بە هەموو حکومەتەکانی یەک لە دوای یەکەکان هێنامان و بردمانیان و جار هەیە هەڵمانیان سان و جارمان هەیە دامانیان خد ئەم جارە کراین بە تەماتەیەکی گوشرا و تۆرپەکەمانیان فڕێتە تازە بە تەمای چی کەرکووک بین با باش نییە کە من نەتوانم دەرامەتم نەبێ لێی شوێنە مەعاشم نەبێ بەچی بڵێم من حکومەتم هەیە بەچی سێ بەشی کەرکووک بووە سوارکەر و وڵاتەکان ئاگەڕێ لەبەر ئەوەی زۆر بە کورتی لە ئاسی پێویستانین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژی و استراتیژیانی بۆ کەرکووک خەمخۆریان نیە بۆ خەڵکەکە ئەو مێژووی کە خەڵک مێژووی خوێن مێژووی شەیدبوون مێژووی بەرخودانەوەی کە خەڵکی کەرکووک درێغی نەکردووە بەرامبەر شارەکەی خۆیان ئەمان درێغی بەرامبەر ئەو هەموو شتە پیرۆزاناکەن بۆیە استراتیژیان نیە ڕوئیایان نییە خەمساردن و لە ڕووی تەفاوزیشەوە و لە ڕووی سیاسیشەوە لە هەموو ڕۆکانەوە خەمساردیان پێوەیە بە شتی ترەوە مەشغوڵن کە ئەوە بریتیە واز عەلای خەڵکی ئەوانی کەەوە ئەقساد و تەندەر و ئەو شتانە و وزارەت و ئەو خەریکە و شتانن. 14 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی یەکێتی و پارتی لە جیاتی چارەسەری کێشە یاسایەکانی شارەکە و یەکلاییکردنەوەی گرفتی جووتیاران و زەویە کشت و کاڵەکان ئەو دوو حەزبە شەڕی پۆست و دەسەڵاتیان گواستەوە کەرکووک هەر بۆیە ئێستاش لە دوای 16 ئۆکتۆبەر و دوای 14 ساڵ لە دەسەڵاتی کورد جارێکی دیکە بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعس بەرۆکی کوردی و ناوچانە دەگرێت و بە یاسا هەوڵی تعریبکردنیان دەدرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.